ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو کە هاتوون سەرژمێریان کردو لە ئاستی جیهانی ئیسلامیە بەو هەموو ئیشەی کە کافر کردێتی بۆ ناشرینکردنی خەلیفە لە ناوەخۆی خۆمان لە دەرەوەی خۆمان هێشتا دوو لە سەرسێ موسڵمانان بەگشتی لە بازار و لە هەرچی شوێنایە وتوانە بوونی خلافەتی ئیسلامی زۆر باشتر لە مۆزعی ئەمڕۆ کە ئەمە وعیەکی زۆر گەورەیە بۆ ئومەتی ئیسلامی کافر 100 ساڵە ئیشەکە بۆ ئەوی خلافەت و خەلیفە ناشرین کرد و ئومەت لە پشتی کەسێکەوە کۆ نەبێتەوە جارێتی لە سیستەمێکە کۆ نەبێتەوە بەڵام ئومەتی ئیسلامی وەکو شەخص سەیری خەلیفەی نەکردووە ئەبەدەن هاتووە زۆر بە گەورەتر سێری ئەم پرۆسەیەکی ئیمانیە ئێمە وەکو پرۆسە ئیمانیەکە مامەڵی لەگەڵاکەن بڕواکەن ئەوەندە پارەیان سەرف کردووە ئەوەندە ماندوو بوون کە گەڕاون بە دوای کە لە بەری هەموو شتێکی لە ناو مێژووە گەڕاون یەک کەس قسەیەکی کردوێتی سەیری سەنەدیان نەکردووە هاتوون یەکسەر ئەو شتیان زەق کردوێتەوە و موسڵمانان ڕەبتی نێوانیان نەمێنێ لەگەڵ مێژوو خۆیانە بەڵام لەگەڵ ئەوەشە هیچیان پێ نەکراوە هێشتا دوو لە سەرسی جیهانی ئیسلامی حتا بەوەشی کە مولتەزیم نییە لە ناو بازارێکە خلافەتی موسڵمانی پێ باشتر لەم وەزع و لەم شپرزەی ئەمڕۆ بۆیە نەیانتوانێت ئەو سمعە گەورەی ئومەتی ئیسلامی لەکەدارکەن ئەویش پاراستنێکی ئیلاهی تایبەتی ڕەب العالەمینە